بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست حکوومەت یاریێمی کوردستان موچەی 5 مانگی تەواوی موچەخۆران بێسەر و شوێن دەکات بەپێی نووسراوێک کە وەزارەتی دارایی هەراستەی گەنجینەکانی کردووە داوای لێکردون لە بری موچەی مانگی نیسان موچەی مانگینۆ ئامادە بکەن. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ تاوتوێم پرسە دەکەین بە میوانداریەک لە بەڕێزان سەرکۆگەڵاڕی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان هەروە ئارام کۆکۆیی ئابووری ناس. سەرەتا ڕاپۆرتێک دەبینی. ناکری شت بە مزایدە ناکرێ ئەبێ ئێمە زۆر بەجددی بین ئەو خاڵانەی کە پێویستن چاکسازیان تێدا بکرێ دەستنیشان بکەین و بزانین چۆن بکرێ. هەندێک شت نائینسافیە کە دەڵێ بە 60 ڕۆژ نیو موچە دەدرێ ئەمە وان نییە. بڕیاری حکوومەتی هەرێم بۆ بێسەر و شوێنکردنی موچەی تەواوی 5 مانگی موچەخۆران ناڕەزایەتی بە دوای خۆی داهێنا. 23 پەرلەمانتاری کوردستان کە یاداشتی پرساندنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیان واژۆ کردووە جەخت لە پرساندنی مەسرور بارزانی لەسەر لێبڕینی موچە دەکەنەوە و لە ڕاگەاندراوێکدا دەڵێن حکوومەتی هەرێم چاوقاییمە و ڕاگررتنی موچەی 5 مانگی تەواوی موچەخۆران بێ هیچ دەقێکی یاسایی تاوانێکی گەورەیە و دەچێتە سەر خەرمانی پێشێلکاریە یاسایی و کارگێڕیەکانی ئەم کابینەیە کە بەرامبەر بە موچەخۆرانی ڕاستەقینە کردوێتی. ئەو 23 پەرلەمانتارە دەژڵێن کاتی ئەوە هاتووە لە پەرلەماندا متمانە لە کابینەی نوێم بسەندرێتەوە. بێسەر و شوێنکردنی موچەی 5 مانگی تەواوی موچەخۆران کاردانەوەی لای بەشێک لە پەرلەمانتارانی عێراقیش دروست کردووە. ڕێبوار کەریم ئەندامی پەرلەمانی عێراق کارەکەی حکوومەت بۆ نەدانی موچەی 5 مانگ بە تاڵانی موچە ناودەبات و دەڵێت دۆخی موچە بەرهەمی ئەو حکومڕانیە فاشل و گەندەڵەیە کە بە تەزویر هاتووە و دڵی خۆی بەوە خۆش دەکات کە خەڵک دەنگی بەوان داوە. ئەو پەرلەمانتارە لە لاپەڕەی تایبەتی خۆی لا فەیسبوک نووسیوێتی سەرەتا شتێکیان داهێنا بە ناوی پاشەکەوت بەهۆی ئەو گیرفانی موچەخۆرانیان تاڵان کرد. دواتر بەهۆی پارەی بەغداوە بۆ ماوەی 15 مانگ پاشەکەوتی موچیان هەڵوەشایەوە. پاشان سەر ڕایهاتنی بڕەپارەی جیاواز لە بەغداوە ئەم جارە لێبڕین دەستی پێکرد. ڕێبوار کەریم ئەوەش دەخاتە ڕووبڕیاری دوا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بریتیە لە دابشکردنی موچە بە پێی داهات. واتە چەندە پارەی دوای گەندەڵی مایەوە ئەوە هەر ئەو پارەیە دابش دەکرێت بەسەر موچەخۆراندا. ئێستا بینیتان موچەی 5 مانگیان بەو پەڕی بێدەنگی لێ دزین ئەگەر ئاوا بەردەوام بێت و خەڵق قبوڵی بکات ئەوە لە بری خۆگونجاندن دیاردەی خۆگێلکردن لە پێدانی موچە دێتەکایەوە. کە بۆچی لە قەیران پەنا بۆ بڕینی موچە دەبن. ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستانیش ڕایگەاند حکوومەت لە هەوڵێکی نەزۆک و نوێدا بۆ خۆ دەرباسکردن لەو شکستەی کە ناتوانێت موچە بدات دەیەوێت بە نووسراوێک موچەی 5 مانگی موچەخۆران بخوات و نەیدات. سەرکۆگەڵاڵی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان ئاماژە بەوەش دەکات ئەم کارەی حکوومەت ستەم و تاڵانکاریەکی ئاشکرایە. نابێت پەرلەمان و دەسەڵاتی دادوەری بێدەنگ بن و داواکارن سەرۆکایەتی پەرلەمان کۆبوونەوەیکی نائاسایی ئەنجام بدات بۆ ڕاگررتنی ئەم بڕیارە نایاساییەی حکوومەت. ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستانیش پێنەدانی موچەی مانگەکانی 4 و 5 و 6 و 7 و 8 بە دزی و فێڵکردنێکی زۆر ڕوون لە موچەخۆران دەزانێت. بێستون فایق ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان ڕایگەاند بڕیارەکە هەنگاوێکی نائیداری و نایاسایی سەرۆکی حکوومەت و کابینەکەیەتی دەرحەق بە فەرمانبەران و موچەخۆران. ئەگەر پەرلەمان و چاودێریەکی پەرلەمانی کارا هەبوایە دەبوو هەر ئەمڕۆ ئەم حکوومەتە لە کار بخرایە. خۆگەر خەڵک و شەقامیش بەم جۆرە بێخاوەن و پەرتەوازە نەبوایە ئەوە دەبوو چارەنووسی ئەمانە دوورخستنەوە بووایە. بڕیاری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بێسەر و شوێنکردنی موچەی 5 مانگی تەواوی موچەخۆران لە کاتێکدایە ماوەی 57 ڕۆژە موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەیان وەرنەگرتووە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان کاک سەرکۆگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئەم بڕیارەی کە حکوومەتی هەرێم داوێتی ناوی چی لێنێن یاخود لێبڕینە پاشەکەوتە نازانمونکردنە بێسەر و شوێنکردنە. وڵا زۆر سپاس بۆ جەنابت بۆ میوانە بەڕێزەکانەوە بۆ بینەران و بیسەرانی پەیام. ئەوەی ئەمڕۆ ئێمە بە پێیەوەی زانیارانی کە من و ئەو نامانەی کە لە بەردەستمە بەڕێوەبرایەتی گشتی گەنجینەکانی وەزارەتی دارایی
بە نووسراوێک ئاگاداری هەموو گەنجینەکانی کردووە کە موچەی مانگی 4 بگۆڕن نیسان بگۆڕن بە ئەیلول ئێمە یەکێکە لە تازەگەریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان 5 مانگ دیار نامێنێ و نەبێت تاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان باسیەوەی نەکردووە کە ئەم 5 موچەیە باشەکەوتە یان لە ئەسۆگرتنە ئەم شێوازیکردنە نووسراوێک نییە کاک حەکیم بڵێ وڵی ئەمە بە فەرمانێک هاتووە یان هاتوتە پەرلەمان و لیژنەی دارایی قسەی لەسەر کردووە دواتر هاتوتە پەرلەمانەوە موافقەتی پەرلەمانی هەیە بۆ بە بڕیارێکی پەرلەمانی ئەمە بڕیارێکە لە حوتی دەی ڕۆژی چوارشەمە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە داوای کردو لە وەزارەتی دارایی کە خۆیان بگونجن لەگەڵ خشتەی موچەی وەزارەتی دارایی عێراقی یعنی ئەم سەلاحێتە قرارێکی ئەنجومەنی وەزیرانە بە پێوەی کە لەو ڕۆژەدا دەری کردووە لە حوتیدا و وەزارەتی دارایی شەمەی پەخش کردووە ئەمڕۆ بۆ گەنجینەکان و ئەمە بە بەڕبەوچوونی ئێمە ئەمە تەنها شاردنەوەی ئەو شکستەیە کە کابینەی نوێم شکستێکی فەرمیە و شکستێکە کە ناتوانێت لە ماوەی لە دەی حوتەوە حکوومەتی گرتوۆتە دەست بۆ ئێستا 12 دەیە مانگ و 2 ڕۆژە تقریبا مانگ و 2 ڕۆژ وانە 15 مانگ و 2 ڕۆژە لەم 15 مانگە 5 مانگی قوداوە دیار نەماوە بەس حەبەشەی حاڵێ شەبەحە باش ناوی لێدەنی چیەوەی کە ئەمە بەس ئەمە تاڵانکاری گیرفانی خەڵکە تاڵانکاری گیرفانی موچەخۆرانە کاک حەکیم دەستبردن بۆ موچەخۆران جیاوازیەکەی چییە؟ ئێمە پەیوەسە بە هەموو هاوڵاتیانی کوردستانەوە بەو داتانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردوێتەوە وەدایەتی بە پەرلەمان وەدایەتی بە حکوومەتی عێراقی 1,250,000 موچەخۆر هەیە ئیتر تۆ خانشینە مەدەنیە موچەخۆرانی فعلین ئەم 1,200,000 ئێمە 4 ملیۆن کەسین با بڵێن 5 ملیۆنین هەر تەسیری هەیە لەسەر هەر کەسێک لەمانە تەسیری هەیە لەسەر 4 نەفەر ینی بەڕاستە و خۆ تەسیری هەیە یەک لەسەر 4 هاوڵاتیانی کوردستان باشە بە ناڕاستە خۆش تەسیری هەیە لەسەر 2 لەسەر 4 هاوڵاتیانی کوردستانی ینی نەدانی موچە و بڕینی موچە سیستەمە لە هاوڵاتیان ئێمە لە ئەو ڕۆژێک کە حکوومەت ئەنجومەنی وەزیران و سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی هاتوتە پەرلەمانەوە بۆ خۆم یعنی ئەمە نەبێت قسەی سەر شاشە بێ یا قسەی فەیسبوک بێت یا پۆست بێت لەوێ پێمانوتون ئێوە کۆمپانیایەکەی کۆمپانیای کارە لە 2006ەوە بۆ 2020 بە پێی ئەو خەمڵاندنەوە پێی ئەو داتانەی کە من لە بەردەستما بووە پیانەوتووە 36 میلیارد دلاری قازانج کردووە بەس تەنها لە فرۆشتن و پاڵاوتنی نەوتا و لەگەڵ ئەوەشدا کە ئەم پشکی ئەمەی خوڕمەڵی داوە بە کارگروپ لە 100% بۆ نمونە هەموو عەقدەکان لە 180 نابێ زیاتر بێت چونکە لە 120 بۆ هاوڵاتیان و حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە قانونیان بە پێی قانونی نەوت و گازی هەرێمی کوردستان نابێت دەستکاری کرا ئەم لە 100% دراوە پێ و لە ماوەیەکی کە 524 میلیۆن دلاریشی داوە پێ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پەرەپێدان لە پاڵاوگەکە یعنی کێشەکەی ئێمە لە چیە ئەمە نمونەیەکە لەو سەدان نمونەی ئەمێ لە ینی کۆمپانیای کە هەیە بە هەمان شێوە لە بواری نەوتە خێرێکی ئەجگاری کردووە ئێمە ئێستا 2 مانگە حەزەکەم بۆی ڕوون بێ لای جەنابەت و لای بینەرانیش 56 ڕۆژە ئێمە موچان نەدراوە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز وەزیری دارایی و سەرۆکی حکوومەت ئاماژەی بۆ کردووە ئێمە کۆمەڵێک اختیارمان لە بەردەسا بووە یەکێک لەو اختیارانەوە بۆ یانەوە تا 2 مانگ جارێک موچەی تاواتی بین یاوەتە بە لێبڕینەوە موچە بدەن ئەمان لێبڕینەکان کرد وتیان ئێمە نەمانویست ئەمانوێت لە 30 ڕۆژ جارێکە موچە بین بە لێبڕینی لە 121 خەڵک قبوڵی بوو دوای هاتن نەخێر لە 121کان لێبڕیت دوای بە 2 مانگ جارێکی موچە ئێستا ئێمە 56 ڕۆژە موچە نەدراوە یعنی موچەی مانگی 4 ڕۆژیکە داهاتی خاڵە سنووریەکان دێتەوە هی 2 مانگی حکوومەتی هەرێمی کوردستان هی 2 مانگی باج ڕسومات و خاڵە گومرگی ئەوەی کە پێوەسە بە پارەی نەوتەوە 450,000 بەرمیل نەوت بە ڕەسمی لە بەندەری جیهانەوە فرۆشرێت هەرێمی کوردستان ئەمە
چوار ڕۆژیکە پارەی 2 مانگێمەش دێتەوە کە لە پێشوترا لە پێش کۆرۆناوە 755 میلیۆن دلار داهاتی نەوتمان هەبووە تەنها 295 میلیۆن دلاری هاتوتەوە ئەگەرگرم وڵات قسەی زیاتر دەکەین بزانین داهاتی ئێستای مانگانە حکوومەتیش بە نەوت و ناوخۆ چەندە مامۆسارم جنابیشت بەخێر بیت خوێنەوەی بەڕێزت وەکو ئابوورناسێک بۆ بڕیاری حکوومەت چیە کە موچەی مانگی نیسانەدا تو یەکسەر بڕوا بۆ مانگی نۆ هیچ پاساوێک هەڵدەگرێ ئەگەر بە پاساوی دابەزین نرخی نەوت بێ یاخود هاتنی کۆرۆنا و یاخود نەناردنی پارە بەڕێکوپێکی لە عێراقەوە خۆی ئەگەر ئێستا حالیەن لەلایەنە سیاسیەکەەوە لە ئەمۆزا بڕوانی ناشەفافێتێک لە بڕیارەکانە هەیە ئەگەر بیانەکانی حکومت هەژمارکەی بیانوی حکومت ئەوەیە کە نرخی نەوت دابەزیەوە لەگەڵەوەی کەم پەتای کۆرۆنای سەرتاسەری گیانی گرتوێتەوە ئابووری گیان ڕووی لە داکشان کردووە تا ڕادەیەکەم بیانوانە بیانوی ڕاستن بەڵام حکومەتی هێرێم لە قەیرانە بووە پێش پەتای کۆرۆنا دابەزینینەوە لە ساڵی 2015ەوە حکومەتی هێرێم لە قەیرانایە و پاشکەوتی لە ساڵی 2015 ڕاگەیانەوە پاشان چارەکەم وچەیە پاش ئەوە پێنج مانگی ساڵی 2015ەوە ساڵی 2010 4 مانگ موچەی موچەخۆرانی نەیەوە ئەمانە کاریگەری نەک ئابووری لەسەر خەڵک دروست کردەوە بەر کۆمەڵە کاریگەری کێشی دروست کردەوە ئایا ئەمانە بیانون کە حکوومەتی نایەتیەوە بۆ نەدانیم موچەخۆران ئەبێک سێری نمونونەکانی کەی گیانی بکەین ئێستا زۆربەی وڵاتانی گیان لە قەیرانی ئابووریان بە بۆنەی پەتای کۆرۆناوە ئایا ئەوانیش باماشەوە ناتوان موچەی موچەخۆران بدەن لەگەڵ ئەوەش حکومەتی ترەیە کە موچەی کەم کردێتەوە یا پێنج مانگی بۆ نمونە سەری دەوڵەتێکی دراوسی وەکو ئێران بکەین ئێران ڕۆژ بە ڕۆژ بەهای دراوەکەی دابەزێ و قەیرانە ئابلوقەیەکی ئابووری زۆر سەختی لەسەرا توانایی فرۆشتنی نەوتی نیە تەنانەت هەندێک لە داتاکان باسیەوەیەکەن کە ڕۆژانە نزیکەی 9 ملیۆن بەرمیل نەوتە فرۆشێ کە من لەو باوەڕدام لەوە کەمترا و توانای ئەوەی نییە کە سەر ڕایەوەی کە و نەوتەیە فرۆشێ توانای ئەوەی نییە کە پارەکەی هەران بهێنێتەوە ناوخۆ دووبارەینکە بەڵام لە هەمان کاتە توانای دابشکردنی موچەی هەیە بەسەر فەرمانبەرانیە لەوانە بڵێن ئەمە ناتوانانی تۆ ئێران بە حکومەتی هەرێم بەراورد بکەی بەڵام ئەگەر بە حەجم بێت یعنی بە حەجم بێت حکومەتی هەرێم قەبارەی حکومەتی هەرێم لە هەبوونی کارمەندا زۆر کەمترە لە دەوڵەتی وەکو ئێران ئەمە یەکەم دووەمیان کۆمەڵێ هینی ئابووری لەسەر نیە ئابلوقەی ئابووری لەسەر نیە یاخود ڕسترێکشنی ئابووری لەسەر نیە حکومەتی هەرێم لە توانایدایە لە ڕێگەی بەغاوە بتوانێت قەرز وەرگریە و بتوانێت و دەتوانێت لە ڕێگەی بودجە لە ڕێگەی بەغاوە بەشە بودجەی لە ڕێگەی بەغاوە ئەو گاپە پڕکاتەوە کە ناتوانێت کە توانای ئەوەی نەبێت موچەی فەرمانبەراندا بینکە بەڵام کێشەکە چییە کێشەکە سیاسیە کێشەکەیان کێشە پەیوەندی بە نەبوونی پارەوە نیە پەیوەندی بە نەبوونی پارەوە نیە من لەو بڕواان کە پەیوەندی بە نەبوونی پارەوە نیە بەڵام پەیوەندی بە گەندەڵیەوەیە پەیوەندی بە ناکۆکی سیاسیەوەیە لەگەڵ بەغداد و ئەو ناکۆکی سیاسیش وەکوتم حکومەت شەفاف نییە پێشتر لە بەرنمەیەکی کێدا لێرەوە وتم حکومەت ئێمەی لە تاریکیدا هێشتۆتەوە یعنی تۆ ناتوانانی لێرەوە قەرار بدەیت چونکە نازانی حکومت لە ژێرەوە چه بڕیارێکیەوە تاریکن تا ئێستاش کە کابینیش هەشتم بانگشەی کابینی نوێم بانگشەی شەفافیت دەکە داهاتەکەن هەر تاریکن ئێستا بڵێ ئێستا شەر تاریکن بۆ نمونە ئێستا کاتیەوە هاتووە موچەی مانگێک بدرێت ئێستا فەرمانبەران نازانن لە موچەی مانگی چوارەیان موچەی مانگی نوێ ینی چەنی لێ بڕێدایە لە ساژدەی لێ بڕێیان لە سەدا 21 ئەمانە هەمووی ناشەفافێتە ینی کارمەند ئێستا ئەگەر بەوردی لەیەکی بینەوە ینی لە ڕووی ئابووریەوە بەوردی لەیەکی بینەوە بێنێ سەر تەنانەت خێزان و تاک نەتاکی ئەم کۆمەلگایە نەخێزان لەم کۆمەلگەیەدا دەتوانێت بڕیار بدات چونکە ناشەفافێتێک لە حکومەتەوەیە ئەگەر تاکی ئەم کۆمەلگەیە نەزانێت سبەی موچەکەی چەند دەبێت نازانێت خەرجەکەی بەیانی چەند دەبێت نازانێت
چی بکرێت بەیانی نازانێت کری خانوەکەی بدات نازانێت پشکی سیارەکەی بدات ئەمانە هەمووی کە ئەگەر لەیەکی بدەینەوە بە وردی لە ڕووی ئابووری و دراسەیەکی ئابووری وردی بۆ بکەین دەگەینەوە ئەنجامەی کە نەک هەر کاریگەری لەسەر بواری ئابووری دەبێت نەک هەر کاریگەری لەسەر بازار دەبێت بەڵکو کاریگەری لەسەر دەرونی تاکەکانی ئەم کۆمەڵگەیە بێتەوە کاریگەری لەسەر کۆمباری کۆمەڵایەتی بەزووتر لە هیچ شوێنێکی دنیا هیچ حکوومەتێک ئەوەی نەکردووە موچەکەم کاتەوە و پێنج موچەش نەزانرێتی لێ من دڵنیا بە پاساوی کۆرۆنا بە پاسایی کۆرۆنا هەچ حکوومەتێکی دنیا و کارە بکات بە دڵنیاییەوە تووشی قەیرانی سیاسی گەورە دەبێتەوە لەوانەیە ئەو حکوومەتە دەست لە کار بکێشێتەوە بە بۆنەی ئەوەی کە ناڕەزایەتێکی زۆر لەلایەن خەڵکیەوە دروستە بێت. سپاس دەکەم کاک سەرکۆ سەبارەت بە بەڕێزوت ئەمە تاوانکاریە وایە ئێستا هەموو ئەو لایەن هەر سێلایەنە بەشدارەکەی حکوومەت لەیبەر پرسیارن خۆیان هەرسێکیان بڕیارەکەش درراوە بڕیارەکە ئەنجومەنی وەزیرانە ئەنجومەنی وەزیرانیش پێکاتوە لە سێ پێکێنەری سەرەکی حکوومەت نی بڕیاری تاکە کەسێک نییە بڕیارەکە گر تا کەسی بێت توانرێت ینی بۆ ڕێی عام بڵای بکەنەوە کە بڵێن ئێمە لەگەڵ ئەم بڕیاران باش بەس وەکو داهات بەڕێز دەنامی بەڵام من وەکو پەرلەمانتاریە وەکو فراکسیۆنی یەکێتی نا وەکو لە فراکسیۆن ئاگادارکراومەتەوە نا لە تیمی حکوومەت لەگەڵ ئێمە ڕاوێژی بە ئێمە کردووە و نا حکوومەتیش هاتووە لە پەرلەمانە بڵێ لەگەڵ ئەمان بە چی بکەین چارەسەر چییە ڕێکارەکان چییە ئەمە داهاتمانە ئەمە پارەکانمانە ئەمە کێشەکانمانە وەرن با پێکەوە بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەم دۆخا بکەین و قەنەعاتیش بە خەڵک بکەین کە بۆچی پارەمان پێ نادرێ ئەو کاتێ ئێمەش پشتیوانە بەس بەڕێز بۆ کۆندامێکی لیژنی دارایی قەنەعاتت بەهۆیە کە حکوومەت نەتوانێت موچە بدە ئەزانی چیکارکەین یان داهاتی ئێستا داهاتی مانگانی حکوومەت بەنەوت و بەخاڵی سنووری و بەناوخۆ ئەوانە چەندە ئەزانی ئەوەی کە من باسی بکەین ینی ئێستا بزەبت بەڵام ئەزانم چەندێکە داهاتەکەی بەڵام ئەم حکوومەتە چی کردووە باش 5 مانگ موچە ینی نادات ئەمە وەکو مامۆسا باسی کرد ئەمە قەیرانی سیاسی گەورە ڕۆدا لە هەر وڵاتی کابێ 5 مانگ ونکەیت موچەی 5 مانگ ونکەیت نەیدەیت بیخۆیت و هیچ لە ئەستۆگرتنیکیشی نەبێت یعنی ئەمە کێشەکە لەوایە ئەم حکوومەتە ناوێت هیچ لە ئەستۆگرتنیکیە بێ نەناوی پاشەکەوتی بدا نەناوی بخاتە گرتنی خۆی بڵێ کاکە من بەرپرسم لەسەر ئەم 5 مانگە ئەمە ڕێکارەکانمانە ئەگەر پارەمان هەبێت ئاوای دێنەوە ئەم حکوومەتە ناتوانێت یعنی بەلێ بڕینەوە بە 2 مانگ جارێکەوە بە پارەی بەغدادەوە بە پارەی هاوپەیمانانەوە بۆ باسەکەم ئێمە من باسی پێش کۆنا بووەکەم بۆ دوای کۆنایش بەپێ ئەو تەقریری کە لامە ئێستا بۆ جەنابتی ئەخوێنمەوە پێش کۆنا ئێمە 755 میلیۆن دلارمان هەبوو لە داهاتینەوە یەک مانگ عیدمی جەنابتان بەڵێ وەزارەتی سامانە سروشتەکان کە حکوومەتێک لە ناو حکوومەتە 295 میلیۆن دلاری داوەتە وەزارەتی دارایی ینی لە 755 295 میلیۆن دلاری گەڕانەوە بۆ خەزێنی وەزارەتی دارایی تیتی ئەمە پارەی خزمەتگوزاری ئەمەی سکوریتی ئەمەی پشکی کۆمپانیەکانی تورکیا کە زۆرتری نەبات ئەمە قەرزە ئەوەی کە بینیت ئێستەیش چۆن لەوابات ئەمە داهاتی نەوت باشە قوربان نزیکەی 21 میلیۆن دلاریشمان هەبووە ئەمە بە میلیۆن باسی بۆەکەم کە بۆ نمونە ئێمە میلیۆن دلار باشە ئەکاتە نزیکی 23 بۆ 23 میلیارد دینارەکات تاسش بەردام ئەمە هاوپەیمانی تا ئێسش لە کاتی خۆشە مانگانە دەدرێت هەموو مانگێک لە کاتی خۆیان درێت ئەگەروانیە بە وەزارەتی دارایی با حکوومەت هێرێمی کوردستان ڕوونکردنەوە بە باش ئەمە ئەم شێوە پێش کۆنا 180 بە قسەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران 180 میلیاردمان هەبووە لە داهاتی ناوخۆیی نزیکی داهاتی خاڵە سنووریەکانیان بەرز کردوەوە بۆ 250 میلیارد دینار باشە بەپێی قسەی سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران ئەمە قسەی من نییە ئەم ڕقەمانە لە خۆیان وەرمان گرتووە باش ئەمە جەناب و سەیریکەی ینی 400 و پێشووتر 430 میلیاریشمان لە بەغدادەوە بۆ هاتووە 453 میلیارد 453 بزەبت سپاس بۆ ڕاستکردنەوە دوای بۆ بە 400 دوای کراوە بە 320 بەڵام ئەمانە 2 مانگ نهاتووە
دوو مانگ نهاتوە ئەوش کێشە هەبووە لە بینەوەی کە ڕێکەوتنی کردووە حکوومەت التیزامی نەکردووە بەڵام ئەم 11 کە هاتووە حکوومەت ئێستا ئێمە لە مانگی داین کاک ئێستا ئەیکەن بە مانگی ئەیلولیش یعنی تۆ سەری کە فەرقەکە زۆر جیاوازە بە خەڵکەڵەن 5 مانگە هی مانگی 4 5 6 7 8 ئەم 5 مانگ ئاخۆن مانگی تاکو موچەشەدا بە ئێمە مانگی دەتەواوەکە یعنی 6 موچەیە ئەگەر موچەکەمان باتی هەفتەیاندا حکوومەت هێرێمی کوردستان دەست پێ بکە هی ئەچێتە 15 و ئەچێتە حەڤەی دە و ئەوانە یعنی مانگی دەیە تۆ لە مانگی دای موچەی مانگی نۆتەیە بە حسابی مانگی 4 ئەو پارەی کەلاتە حەزەکەم بۆی جەنابتان لا ڕوون بێ ئەوەی کە من بە 5 مانگەکەش حسابم کردووە ئەو بە 5 مانگەکە 4 تریلیۆن و 475 ملیار دینارەکە باشە ئەمە چێتە سەر قەرز ئەمە دیسانە بەڵە بە دۆلارەکە کاتە 3 ملیار و 750 میلیۆن دلار حکوومەت هێرێمی کوردستان لەوای ئەم 15 مانگی کە باسمان کرد 5 موچە نادات باشە ملیارێک و 400 ئەوەی کە ڕئیسی حکوومەت باسی کرد 470 بوو 420 بوو میلیۆن دلاری قەرز هاتوتە سەر لە سەردەمی ئەمە ملیارێک ئێستا 3 ملیاریکە هاتوتە سەری 3 ملیار و 750 نزیکی 4 ملیار دلاری کە هاتوتە سەر یعنی لەم کابینە بەم 15 مانگی حکومڕانیەوە نزیکی 5 ملیار دلار قەرز هاتوتە سەر قەرزەکانی حکوومەتی کوردستان ئەمە بەچ منتیقێک نەوت بفرۆشی نەوت بفرۆشی داهاتی ناوخۆیت هەبێ خاڵی گومرگیت هەبێ پارە لە هاوپەیمانان بسەنی پارە لە بەغدا بسەنی هەر بڵێ موچە نادەم 5 مانگیشتە خۆم ملیارێکی شەخەمە سەر ملیار نیەک لێرەشەوە 4 ملیاری دلاریکەیش بخەمە سەر قەرزەکان ئەم قەرزانە کە باسیەکەن 28 ملیار دلار باسەکەن مامۆستا بەڕێز کەسێکی ئەکادیمی ئەمە گەر لە سەدا حوتیشی حساب بکەی سوب چێتە سەری نزیکە بێتەوە لە 50 ملیار نزیکە بێتەوە لە 45 ملیار دلار ئەگەر بیدەیتەوە سوکردنەکە چێتە سەر حکوومەتەوەیە کە تا ئیسا ناڵێ شێوازی و قەرزانە چۆنە ینی لە کێ وەرگیراون هیکەیە و دەبێت چۆن بدرێتەوە دەبێ شەفافێتێکی شەبێلەوە یعنی ئەگەر مەسەلەکە گەندەڵی نەبێ پێویستە هەموو هاوڵاتیانی هەرێم بزان شێوازی و قەرزانە چۆنن وەکو بەڕێز کاک سەرکەوت ئاماژەی پێدا هەموو مانگێک لە بەغداوە 320 ملیار دینار هاتووە بۆ هەرێمی کوردستان پێشتر نزیکەی 453 ملیار دینار هاتووە بە بەردەوامی هاتووە ینی ئێستا حکوومەتی بەغداد یعنی حکوومەتی ناوەندی لە بەغداد 320 ملیار دیناری مانگی ئەیلول دەنێرێ بۆ ئێرە پێویستە هاوڵاتیان بپرسن لە حکوومەت ئایا ئەو موچەی مانگەکانی پێشوو لەکوێ یعنی ئەو 320 ملیار دیناری مانگی 5 و 6 و 7 و 8 لەکوێ حالیان ئەگەر قەرزی کۆمپانیەکانی پێدراوەتەوە دیارە هەر لە ئەساسەوە ئەم گرێبەستانەوتیانە گرێبەستێکی هەڵەیی و نایاسایی باش بەس بۆ چوونی بەڕێزت ئێستا حکوومەتی هەرێم ئەوەی کە بە 450,000 بەرمیل نەوت کە ڕۆژانە دەفرۆشێ بەداهاتی خاڵە سنووریەکان بە 21 ملیاری بڵێن هاوپەیمانان بەداهاتی ناوخۆ ناتوانێت 730 ملیار دینار کۆ بکاتەوە کە مانگانی ئێستا 730 میلیارد دەدەن بە لێبڕینەوە 730 میلیارد ناتوانەوەندە کۆ بکەن بە هەموو منتیقێک دەبێت بتوانێت کە موچەی فەرمانبەران دابینکات یعنی بەپی ئەو داتایانە بێ ئەگەر 450 میلیۆن بەرمیل لە ڕۆژێکە بفرۆشێ بە 40 دلار 450,000 بەرمیل بە 40 دلاریش ئەبێ توانایەوەی هەبێت کە موچەی فەرمانبەران دابینکات بەڵام دیارە شێوازی گرێبەستەکان کە ڕوون نین لە لای خەڵکی شێوازی گرێبەستەکان بە شێوەیەکە وەکو بەڕێز سەرۆکی حکوومەت ئاماژەی پێدا لە کۆبوونەوەکەی پەرلەماندا نیوەی پارەی ئەم داهاتی ئەم نەوتفرۆشتنە دەڕا بە کۆمپانیەکان کە کار دەکەن لە کێڵگەنەوتیەکانە ئەم کۆمپانیا خزمەت گوزارەکانە یاخودە کۆمپانیانەی کە ئەرکی دەرهێنانی نەوت و هەناردەکردنی نەوتیان لەسرە نیوەی ئەم پارەیە دەڕا بۆ ئەو کۆمپانیانە ینی دەبێت هەمەندام پەرلەمانەکان لە حکوومەت بپرسن هەم خەڵکی لە حکوومەت بپرسێ شێوازی ئەم گرێبەستانە چۆنە کێ سوودمەندی یەکەمە لەم گرێبەستانە چونکە لە ڕووی اقتصادیەوە منتەقیتیانە گرێبەستێکی وەها بکرێت لە 150 قازانجی نەوتی ئەو کێڵگانە بڕات بۆ ئەو کۆمپانیای کە لێ دەرێن ئێمە بۆچی بنەوتی بەسڕ نەفرۆشرێت و
بەشەکەی خۆمان وەرگین لە حکوومەتی عراقی بۆ نەوتی هەرێمی کوردستان دەربێنێ لە کاتێکدا زەرەرە لە سەرمان باشە بە زووکەوەی کە بەرە زووتر لە هەر وڵاتێک ئەمە ڕوویدا بە ناڕزایەتی و دەست دەکات کێشانەوەی حکوومەتی بەدوا دەدات بۆ لە کوردستان ئەمە ڕوونادات تا چی لە ناڕزایەتێکی باشی پەرلەمانتاران بێ چی لە ئاستی شەخان بێ موچە خۆران بێ پەیوەندی بۆ گوتارە نەتەوەیەوە هەیە کە ئاراسی خەڵکەکە دەکرێت خەڵکی هەرێمی کوردستان و هاڵاتی هەرێمی کوردستان وا تێگەیاندراوە کە ئەگەر ناڕزایی ببرێت بێتە سەر جادا یاخود بە شێوەیەک لە شێوەکان حکومت بخاتە ژێر پرسیارەوە مەترسیەک بۆ سەر ئەزمونە سیاسەکەمان دروستە بێ لە کاتێکدا من پێم وایە هەرچەند ئەمە کاری من نییە وەکو ئەکادیمیە پێم وایە شۆڕش بۆەوە کراوە کە بۆەوە نەکراوە کە کیانە دروست بێت کە خەڵکی بچەوسێنرێتەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی جستەیەوەنا لە ڕووی نەتەوەیەوەنا لە ڕووی ناسنامەوەنا بەڵکو لە ڕووی ئابوووریەوە پێم وانە شۆڕش بۆ کرابێت کە خەڵکی لە ڕووی ئابوووریەوە بچەوسێنێتەوە شۆڕش بۆەوە کراوە کە یەکەم بوونی ناسنامانە وەکو کورد وەکو کوردبوون بسەلمێنرێت کە خەڵکی ئەم ناوچەیە کوردن و نەتەوەیەک هەیە ناوی کورد بێ لە عێراقا ئەمە یەکەم دووەم بۆ کراوە کە مافەکانی کەی وەکو مافی ئازادی ڕادەربڕین هەروە مافی ئابووری هەبێت لە عێراقاوە لەو ناوچەی کە تیاژی کە ناوی هەرێمی کوردستانە کە تۆ مافانە لێ زەوت کرد شتێک نییە بەناوی ئەزمموی هەرێمی کوردستانەوە شتێک نییە بەناوی ئەزممونەوە ینی ئێستا زۆربەی جار لەلایەن پارتی سیاسەکانی دەسەڵاتەوە ئەوە بە خەڵک دەفرۆشرێتەوە کە ئێمە لە سەردەمی بەعس جیاوازترین ینی لە سەردەمەکانی پێشوو جیاوازترین لەبەرەوەی تۆکو کوردێک مافیەوەت هەیە بوونی خۆت بسەلمێنی لە عێراقا بەڵام بەپی دەستوری عراقی حالیان سەرمێنراوە کە نەتەوەیکی دی هەیە بنەوەی کوردەوە لە عراقدا و لە دەستوری شاد زمانی کوردی سەسپێنراوە بەڵام مافی کە هەیە خەڵکی مافی ئابووری هەیە تۆکەیت دەیسەوسێنیتەوە لەلایەنە ئابوووریەکەیەوە بیری بۆکەوتنی چوارچەوەی چەسانەوە و تاوانی ئابووری دەتوانرێت بە تاوانی ئابووری سیر بکرێت چونکە وەکوتم ئەمە کاریگەری تەنها لەسەر ئابووری بازار بە گشتەوەی گشتی نییە بەڵکو ئەمە کاریگەری لەسەر خێزان هەیە لەسەر تاک هەیە کاریگەری دەرونی هەیە کاریگەری کۆمەڵایەتی هەیە تۆ شڵەژانی کۆمەڵایەتی دروستەکەی ناسەقامگیری کۆمەڵایەتی دروستەکەی تۆ خێزانەکان ئێستا زۆربەی تۆ هاتووی بە لە 15 ساڵی حکومڕانیدا لە 30 ساڵی حکومڕانیدا هاتووی نیوەی کۆمەلگە کردووە بە موچەخۆر بە بەرنمەیەکی ئابووری تۆکمت نەبووە کە خەڵک بتوانێت دەرامەتی لەسەر حکومت نەبێ بەڵکو دەرامەتی لەسەر شانی خۆی بێ و قەبارەی حکومەتی گەورە کردووە لە ڕێگەیەوەی کە زۆربەی کە ئەندامانی ئەم کۆمەلگەیە کردووە بە موچەخۆر دوایی موچەکەیان لێبڕی وەکو چەسانەوەیکی ئابووری یەت ینی تاکێکیش شکست خواردو و دروست کردووە تاکێکە دروست کردووە کە بە ئاسانی دەستە مۆ بکرێت پێویستە ئەگەر ئەتەوێت بەرنمەیەکی ئابووری سربەخۆ دەبێت پلانێکی ئابووری سربەخۆ دەبێت پێویستە تاکەکانە دووارێ ڕابێنین کە لەسەر شانی خۆیان ڕابوەسن نەوەک چاوەڕێ حکومەتکەنەوە کوزەڕان قوتە بیکا بەدەمیانەوە بەڵام وەکوتم لە 30 ساڵی حکومڕانیدا لە 15-20 ساڵی حکومڕانی ئەم حکومەتی هەرێمی کوردستان بە هەموو کابینەکانەوە تاکی کورد وا ڕاهێنراوە کە تەنها پشت بە حکومت بەڵام خۆکارێک شتێک نیمە ناوی کەتی تایبەت دوێرانە بڵین ئەخر بە سیاستەکە وایە سیاستی ئابووری تۆکمیان نەبووە کە کردێکی تایبەتی سربەخۆی کە بتوانێت لەسەر پێی خۆی بۆسێ لە دەرەوەی حکومت دروست کرێ تەنانە دەو کەرتە تایبەتی کە لە دەرەوە هەیە بە بۆنەی قۆرەخکاریەوە بەسراوەتەوە بە پارتە سیاسەکانی دەسەڵاتەوە کە ئەماش بە ناڕاستەخۆ کاریگەری لەسەر ژیانی خەڵکی سپاسان دەکەم زۆر سپاس بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگەڕینەوە وڵاتە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە
هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکاستەیەکە تۆیۆتۆمی و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RCA37 ئارانی و دڵنیایی ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ جارێکتر سڵاتان لەوێت بینێرانی بەڕێز کاک سەرکۆ بکەرم بۆ لای بەڕێزت ئەوەندەی کە بەڕێزت ئاگاداربی ئەنی وتت 57 ڕۆژ 56 ڕۆژە موچە نەدراوە یعنی بەو 57 ڕۆژە 730 میلیارد کۆنە بۆتەوە بدرێت بە موچە چۆن کۆنە بۆتەوە من بۆ جەنابتم باس کرد یعنی ئەمە لە کاتی کەرەنتینە بووە لە کاتی کەرەنتینە لەو 5 مانگی کەرەنتینە 505 میلیارد دینار بەس گومرگی پارەی گومرگی خاڵس دەواازە سنوورەکان بووە 154 میلیارد دینار باج بووە و تەسەورەکەی بۆ لیژنەی دارایی تاکو دوو جار داوای کردووە لە وەزارەتی دارایی سەرپشکی بەڕێوەبەری گشتی ڕسوماتی کردو تاکو ئێستا ئەو داهاتی نەداوە بە لیژنەی دارایی نەداتی بە پەرلەمان نەداتی بە وەزارەتی دارایی بەی شێوەیە کەس ناتوانێت داهاتی ڕسومات بەڵێ کەس چی نایدێت بەڕێوەبەرێکی گشتی هەیە بە هیچ شێوەیەک پارێک حساب ناکە نایدا بە ناڵێ منە داهاتمە بەڕێوەبەری گشتی گومرگ ئەڵێ منەوە داهاتمە ئەم مانگە من چوومەتە پەروێزخان چوومەتە باشماق چوومەتە حاجۆمەران بتوانە ئەمە داهاتی مانگانەی ئێمە ڕۆژانە ئەوەندە بارەکرێ ئەوەندە دێت و دەڕۆ بەڵام بە ڕسومات بەڕێوەبەراتی گشتی ڕسوماتی وەزارەتی دارایی تاکوێسە یەک زانیاری نەداوە بە ئێمە یەک لەو ماوەی 5 مانگای کە کەرنتینە بۆ وەزعی عێراقیش خراپ بوو 1 تریلیۆن و 759 میلیارد دینارمان بۆ هاتووە بۆ ئەم پارە بۆ موچە نەدراوە یعنی ئەمە مۆزوعێکە لە مانگی 1 و 2 3 354 میلیارد دراوە مانگانە بووە وەزارەتی دارایی بۆ دابینکردنی موچە باشە چەندێکی دراوە لە کەرنتینە
مانگانە 283 بەس ئێستا پێشبینی میلیارد دەکەیت. دینار درراوە باش. یعنی ئەگەر جەناب و سەیری کەیت ئێستا پێشبینی ئێستا دەکەیت ئەو چەند کاتە- داهاتی مانگانە هەرێم چەند بێ بە عێراقەوە بەپێی کەسێکی نزیکی ئەوەی کە یاریدەدەر و لە وەزارەتی دارایی دە ڕۆژ پێش ئێستا وتیان ئێمە 413 میلیارد دینارمان لەبەردەستایە دە ڕۆژ پێش ئێستا. دە ڕۆژ پێش ئێستا بەڵێ. دە ڕۆژە داهات 4 ڕۆژیکە داهاتی مانگی دووەمێتەوە یعنی هێشتا داهاتی نەوت نەهاتی بووە داهاتی خاڵە سنووریەکان نەهات بووە داهاتی باج و ڕسومات نەهات بووە و پارەی هاوپەیمانە نەهات بووە کە 4 ڕۆژی ئایندە دێتەوە پڕێکاتەوە ینی ڕێک 2 نەبێت 800 میلیارێک بەڵێ 800 میلیارێک حاضر بەڵێ بە دڵنیاییەوە ئەگەر وانێ با ڕوونکردنەوەمان بنێ لە باش بەس ینی داهاتەکە ئێستا مانگانە 800 میلیارێک دەبێت ینی لە بەشی موچە دەکات ئەگەر بەشتەکە بۆ دابەشی ناکەن ئەزانی بۆچی بەشێکە ئەمان حکوومەت یاریمی کوردستان ئەڵێ ئێمە بە 30 ڕۆژجارێک ئەنجومەنی وەزیران وە سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان دەڵێ بە 30 ڕۆژجارێک ئێمە ئەتوانین بۆ پارەی بەغداد دێت بۆ پارەی کە لە بەغدادەوە دێت ئەو 320 میلیارە من قسەیوانە بۆەکەم قسەی خۆم نییە بەم 320 میلیارە هەموو سی مانگ هەموو سەری مانگێک 30 ڕۆژجارێک ئێمە ئەتوانین لە سەدا 82 موچە خۆران بین لە ساهدا یعنی تۆ سەیری بکە بەم 413 لەگەڵ 320 تقریبا ئەکاتە 320 لەگەڵ ئەوە ئەکاتە 733 میلیارد دینار یعنی بە لێ بڕینەکەەوە ئەمان ئەڵەن بە 30 ڕۆژارێک ئێمەتوانین 413 بگەن یعنی ئێستا 4 ڕۆژیکە موچەیە سەرەوەیکە دووەم موچە وەربگرێ هاوڵاتیان هەر 413کان داناوە زیاد ناکە ئێم 413 کە لەکوێیە ئەمە قسەکەی و ئەگەر جەناب و سێریکەی 56 ڕۆژە تەسەورەکەین بەپی ئەودا ئەو پێشبینیانەی کە ئێمە بۆ حکوومەت یاریمی کوردستانمانەیە لەواتی ئاخر کەسکە موچەوە بگرێتێتە 65 ڕۆژ بە 6 حسابی بکە 6 حسابی کە ئەمە بە لە 1970 جەنابەت باسێکت پێش ینی قسەمان کرد لەسەر و بابەتە ئایا ئەمە لە 1970 موچەکە ئەدرێت یان موچەی تەواوە ئەو لە 1970ەیە بە پێم حساباتە لە 1940 ئەگەر من سەریمان یان ئەفسەرێک یان پێشمەرگەیەک یان پۆلیسێک باش ئەگەر سەری مانگ ئەم مانگە وەری بگرێت موچە 4 ڕۆژیکە موچە وەربگرێت لە 1940 موچەکەی وەرگرتووە لە 1940 موچەکەی وەرگرتووە باش ئەمێ بەڕاستی ئەمە پێ بڵێم ینی من لە پەرلەمانە بە سەرۆکی حکوومەتم وێت پێویستە کات لە تەلارەکانتان بێنە خوارەوە لە کۆش بۆ جێگرەکەشی ڕاست نییە من وتومە حکوومەت ئەبێت لە کۆشک و تەلارەکانی بێتە خوارەوە ئەم لە برسێتی و نەداری و بێموچەی ئەم خەڵکە تێبگا یعنی معقولە ئەفسەری پێشمەرگەیە کە شەڕی بۆ داعش کردووە یعنی ساری خۆی فرۆشتووە من ئەمڕۆ پێشمەرگەیە کەسی نزیکی پێشمەرگە بووە بە منی وتووە ئاڵتونی هەدی دەستی خێزانم فرۆشتووە هەبووە ئەڵلقی فرۆشتووە باشە بۆ دابینکردنی شیر ئەم حکوومەتە لە وەزعی اقتصادیم خەڵکە تێناگا ئەم کابینەیە نازانێ وەزعی خەڵک چۆنە کاکە وەڵڵا خەڵک نەپارەی پێماوە نەموچەی نە پاشەکەوتی ئەوەی کە هەی بووە ماوێتی جوتیاری داماوە ئەوە چەند ساڵە چاوەڕێی پارەکەیەتی بۆی بگەڕێنەوە پارەی پێ نەماوە ناتوانێت کووت بکڕێ کووت جوتیارە پارەی کوتی پێ نییە پارەی بنەتۆی نەماوە ناتوانێت ئەیدا بە خەڵکێک بە تاجیرێک کە نازانێت چۆن چی بەسرە یعنی وەزعی اقتصادی خەڵک زۆر خراپە چینی ناوەند کە ڕاگری حکومڕانی و سڵتەیە لە هەموو وڵاتێکە و ڕاگری هەموو کۆمەڵایەتەکانە نەماوە بوونی مایە پوش بووە لێرە لە 1000 کەس بە هەرێمی کوردستانەوە لە سلێمانیتەوە هەتاک و زاخۆ لە کفر تا زاخۆ بە کۆمەڵتەوە بە یەکگرتووتەوە بە یەکێتیتەوە بە پارتیتەوە بە نەوەی نوێەوە 1000 کەس وەزعی باشە کاک 1000 کەس بۆ بە ماڵتی میلیۆنەر و میلیۆنەر و ئەوەکەی کە کەس پارە لە گیرفانیان نییە ئێمە وەزعوان باشنێکا تەلەڤیزیۆن بەڕێوە مەسەلەکەی ئەوەیە دانی ئەم موچەیە نەک لە کاتی خۆیان لە بڵێن بە بڕینەکەیشەوە بۆتە هۆی ئەوەی کە هەژارێکی زۆر لە ناو کۆمەلگا بڵاو بۆتە هۆی ئەوەی کە دوو چین لە کۆمەلگا دروست بێت چینی فەقیر و چینی دەوڵەمەند چینی فەقیر و چینی دەوڵەمەند کە چینی ناوان لە کۆمەلگەیان نەما ئەو کۆمەلگەیە دارمێ
ناسەقامگیری کۆمەڵایەتی دروستە بێ کۆمەڵێک شتیکە دروستە بێ ئێستا بۆ نمونە کاکسەرکەوت باسی ئەوەی کرد کە ئەفسەران موچەیان وەرنەگرتەوە ئەوەی موچەیش کەوەریەگرن لە ساچلویەکی موچەی ئەمە ئەگەر گەندەڵی لەسەرەوەی حکومت بێ لە هەڕەمی حکومت بێ لە سەرەوەی هەڕەمی حکومت بێ دابەزێتە خوارەوە ئەفسەرێک کە نەتوانێت کری خانوەکەی با ناچارە پەنا بۆ ڕێگای کەبارەیە کە گەندەڵیە لێشی ناگیرێ ناچارە بێت کە ئەو گەندەڵێ بکە عنی گەندەڵەکە تەشەنێسێنێ بەناو کۆمەلگاکە کۆمەلگەکەمی گەندەڵە مامۆساگە جەناب و سێدیکەی من ئەفسەرم با بڵێن پێشمەرگەم هاوڵاتیم موچە خۆرێکم موچەکەم ئەوە کەڵم لە سا چلێکی وەرەگرم باشە بەڵام کابرای ساحێب خانووی من ئەگەر کرێ خانووەکەم خانوویەکی وەسەتی شابم ناڵێن لەوێ لاو لە شقەی سیتیەکان بم $300 بێ من بدە ماگانە هەموو سی ڕۆژارێک صاحبی خانوەکەی بە $300 لە من خۆنە من نایکات پیاوەتی ناکات ناو بەخێر شتێکیشمان لە بیر ناچێت ئەگەر تەنانەت لیشی خۆش بێ خاوەنی خانوەکە خاوەن خانوەکە بێت لەسەری ساڵە زەریبی خۆی بدا بە حکومت ناوەسێ لەسەر با حکومت کاراسانی با حکومت لە زەریب ڕێگە زۆرە بەڵام نیەت نییە بەس لە بواری مەلەفی نەوتیا ئەم حکوومەتە چاکسازی و شەفافێت کە ئەم وەسعی نابێت کاک یعنی معقولیەتی تیان نییە تۆ لە $750 میلیۆن $300 میلیۆن بۆ نەگەڕێت و آخر لە چه قانونێکا بووە لە چی شوێنێکا بووە لە چ شوێنێکا هەبووە تۆ بۆری نەوتی بۆ پێفرۆشی بە کۆمپانیایەک بە $1.8 بە 3 ساڵ دەری کاتەوە دوای 3 ساڵەکە بەلاش بێت هەموو ساڵێک تۆ 700 بۆ $600 میلیۆن بیتێ ئەمە سەفقاتی گەورە نەبێت ئەم حکوومەتە چۆن ئەمە قوبوڵەکە ئەمە کێشەکانمانە تۆ داهاتی قارە ئەولاوە یعنی زۆربەی دەوڵەتانی جیان لەسەر زەریبەژین ئەم حکوومەتی هەرێمیش تا ئێستا زەریبەی وەرگرتووە شتێک نەبووە لە زەریبە خۆش بێ ینی تەنها زەریبەی خانوبەرەیە زەریبەی دەرامەت خەڵک پارەی پێ نییە لە 15 کردو من پس پارەم پێ نەچوو زەریبەوە بەچی بیەم ئەم حکوومەتە توانێت تەنانەت بە زەریبەش خەڵک بژێنە ینی گومرگ خەراولاوە هەر لە موچەکەی ئەتوانێت هەمووی یعنی بەسەرەوەی ماوەسە پێشتر ئەگەر موچە خۆریش کەم پێش 2023 تەنە بە پارەی گومورگەکان خەڵک موچەی پێ نەدرا کەمێک پرۆزی خزمەت گوزاریش نەدەکرا ئێستا کاتێکە دەواازەکان فراوانتر بوون ئەی بۆ بەش ناکات کە دێت سەر بجێ وەک گەرخستنەیە بجێوە بەرهێنانەیە ئەوەی کە بەرداوام یعنی تۆ موچەی موچە خۆرانی شەیت و هەروە کۆمەڵی پرۆژەی کەش لە تەنیشتیاکەی وەکو دروستکردنی ڕێگەوبانە مەکتەبە نەخۆشخانەیە کۆمەڵە شتیکەیە ئەمە جگەل ئەم حکومەتە ئەم کابینەیە و کابینەکەی پێشوو نەک هەرەمانیان نەکردووە بەڵکو موچەی موچە خۆرانیشان بڕیەوە ینی تۆ ئەبێ بیر لەوەکەیتەوە کاتە حکومت لێرە ئەرکی چییە؟ ئایا تەنها پاراستنی یاساییشە؟ دوای ئێستا هیچ ئەرکێک ناکەوەی کە زۆر بێکردەکانیش بدرێنە کەرتی تایبەت و ئێستا موچەش من لەگەڵەوەم کە بدرێ بە کەرتی تایبەت بەڵام کەرتی تایبەت کە درێ بە کەرتی تایبەت تۆ بێ دروستکردنی بە قۆرەخکاری نەبێ مەسەلەن وەکو مەسلەی نەوتەکە نەبێ بە شەفاف بێ مەسە کۆمەڵێک کۆمپانیای کارەبا بێنە ناوەوە منافەسەیە بکرێت لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە پەخش بکرێت بڵێن کاکە ئەم شەریکەیە بەم بڕەپارەیە کەرتی کارەبا ئەگرێتە ئەسۆ من پێم وایە ئەگەر کەرتی تایبەت سێکتەری کارەبا بگرێتە ئەسۆ بە شێوەیەکی زۆر کارایانە لە حکومت باشتر بەڕێوەیە بارگرانی لەسەر خەڵک زیاترە بێ بەڵام لە هەمان کاتە هەلی کاریش بۆ خەڵکە ڕەخسێ بەڵام ئەبێ ئەمە شەفاف بێ ئەمە بێت لە ڕێگەیەکی شەفافەوە بێ نەوەک بڵین تەنها دوو کۆمپانیا بێ کۆمپانیای کاریکیان بێت و کۆمپانای کە بێت سێکتەری نەوت بەدەستەوە بگرن ئێمە نەزانین ئەم بەزۆکو موچە ئێستا ئەوەی کاک سەرکۆش کەمێک باسکێت بە زۆ کوردەکاری ئێستا گەر موچە خۆرێک 500,000 هەبێت بە 57 ڕۆژ بە 6 ڕۆژ موچەدا بەشکە بەش پێم وابێت خەڵکیش هەیە نزیکی 150,000 دینار وەرەگرێ ماگانە لەویش کەمتر وەرەگرێ تۆ ئەگەر کەمەندام 150,000 دابەشی 60 ڕۆژی چەندێک نزیکەی 4,000-3,000 ئانی وەکو وایە تۆ ڕۆژی 3,000 بۆ 4,000 بدەی بە کەسێک ئەگەر لە ماوەی 6 ڕۆژە
موچەدا بەش ئەگەر 500,000کەش بێت جاوەرە وەرە ئەمە بە پێوەری عالەمی لە یەکی بەرەوە خۆیە بە پێوەری ڕێکخراوی بڵێن بە پێوەری UN ئەوەی ئەو کەسەی ڕۆژانە لەژێر $2 وەرگێت بە هەژار حسێ بکرێت باش ینی ئەگەر بەو پێوەرە بین لە یەکی بینەوە لە 180 کۆمەڵگەیە هەژارە ئەمە لایەنێکی ئەم نەدانی موچەیە لە کاتی خۆیان و بە بەرداوامی بۆتە هۆی ئەوەی کە خەڵکی هەیە بۆ بە شێوەی پاشەکەوت ئەویشی نەماوە منە پاشەکەوت شێوازی من خانوم هەیە سیارەم هەیە ئەمانە بە پاشەکەوت حسێ بکرێت لە لایەنی ئابوووریەوە کە کەوتمەوەی سارەکەم بفرۆشم یان خانەکەم بفرۆشم یان ئاڵتونی ژنەکەم بفرۆشم ئەمەمانەیە ئەوەیە کە پاشەکەوتەکەم نەما پاشان ئەگەر کارە ساتێک لە خێزانەکەمان ڕووبا من چۆن نەتوانم ڕوبەڕوویەوە بمەوە نەخۆشیێکی گەورە لە ناو خێزانەکەدا ڕووبایەکییان نەخۆشکەوێت چۆن ئەتوانێ بارتەقایەوە باتەوە ناچارە بێ پەنا بۆ قەرز بکە ئایا قەرزبوونی هەیە لە دەرەوەی ڕەفیق و برادر و دۆستەوە ینی ئێمە تەنانەت سێکتەری بانقیشمان سێکتەرێکی ئەوەن دەبێ ئەزنیە بتوانرێت کەسان لە دەرەوەی حکومت بتوانین لە بانقەکان قەرز بکەیت تا ئەو گاپە پڕکەیتەوە کە لێنە پڕکەیتەوە کە حکومت بۆت ناکات سپاس کاک سەرکوکاتمان زۆر کەما بەزۆک و فشار دەبێت چی بکرێت چ لاسی شەقام چ لاسی پەرلەمان دەتوانرێت ئەم بڕارە بۆشێنرێتەوە وڵی ئەگەر بمانێت ئەم حکوومەتە گەرم ئەم ڕێگری لێ نەکەیت چەندین بڕیاری کاکە حکوومەتێکە گوێ ناگرێت ئەوەی کە لە فکری خۆیان هەبێت و لە بڕیاری ئەندێک جار بڕیاری بە زۆری نادێت لە ناو ئەنجومەنی وەزیرانە ئەم حکوومەتە بێت بیوەستێنرێت ستۆپی پێ بکرێت بەچی بەکاری بە جوڵی پەرلەمانی ئێمە وەکو لیژنەی دارایی بەیانی وەزیری دارایی دێت ڕوونکردنەوەدا ئەگەر ئەمە مقنیع بووەوە باش مقنیع نەبوو ئێمە ئەبێت داوا بکەین من بۆ خۆم لەگەڵ کۆمەڵک برادەرمانە داوامان کردو کۆبوونەوەیکی ناسایی پێێت لە پەرلەمان بیکات لەسەر ئەم ئەم موچەی 5 مانگە ئەمە کەم نییە ئەمە پەیوەستە بە نیو ساڵی ڕنج و هیلاکی و ماندووبوونی فەرمانبەرانەوە کە 5 دقە دواکەوێت ئەم سەرۆکی حکوومەتە بڕیاری داوە 8 هەموو هاوڵاتیان لە داواما بێت تۆ 5 مانگە داوامی پێەکەیت و موچەی نایەتێ ئەمە خاڵێکی فشارێکی شەقام بڕوامان وایە من وەکو خودی خۆم قەنەعەتی تەواوم وایە کە پێویستە کات لە پاڵەوەی کە خەڵک نوێنەرەکانی بێ قسەی خۆیان هەبێ قسەی جدیان هەبێ ڕێکاری یاسایی و پەیڕەوی بگرنە بەر ئەوانیش فشاری جدی بکەن بە تایبەتی لە موئەسەسەی پەرلەمان و موئەسەسەی ئەنجومەنی وەزیران کە لە یەکەوە نزیکن ئەو کاتەش ئەگەر فشاریان کرد ئێمەش کابینێ دەست دەکار بکەشێتەوە نەخێر بۆچی لە بەرۆی زۆرینەیەکی مزەیەفی لەناو پەرلەمانە هەیە 56 زۆرینێکی تەزویرە من ناڵم بەڵام زۆرینەیەکە کە و لەگە واقعی ئەم ئێستا ئەم خەڵکە کە سەیرەکەیت ئەم هەموو خەڵکە ناڕازیەوە ئەم زۆرینەیەکەیە لە ناو پەرلەمانەکێتی بۆ فشارێک دروست لە ناو حکوومەتابێ لە پەرلەمان ئێمەوەی کە من ئاگادار بم هەوڵی جدی هەیە و یەکێتی لە بەم شێوازە بەردەوام بێت دڵنیا بە هەڵوێستی جدیە بێت و یەکێتیش نابێت لە بەرەی خەڵکا بێت نابێت بەم بڕیارانە بەڕاستی ئەبێ هەموو هەوڵەکانی خۆت سپاس بەردوولاتان سپاس بۆ بەڕێزان سەرکۆ گەڵاڵێ نامیلیژنەی دارایی پەرلەمانی کوردستان ئارام قادر کۆکۆیی ئابووریان زۆر سپاسم دەکەم زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ